بە درێژایی شەوانی ساڵ ئەم دوکانانە داخراون و خاوەن دوکانەکانیش لەگەڵ خانەوادەکانیان شەوگاری چواروەرزەی ساڵ بەڕێ دەکەن. بەڵام لەگەڵ هاتنی دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان و نزیکبوونەوەی جەژن، هاوشێوەی ڕۆژ دوکانەکانیان بە شەوان دەکەنەوە و پێشوازی لە کڕیاران دەکەن تا کاسەی جەژن و پێداویستیەکانیان بۆ ئەم بۆنە ئیسلامیە دابین بکەن. یەکێک لە دوکاندارەکانی شەقامی ئۆرزی شاری سلێمانی دەڵێ بەڵێ دوکانەکانمان کردوتەوە، بەڵام بازار هاوشێوەی پێش قەیرانی دارایی نییە و ساڵ بە ساڵ خەڵک کەمتر پارەی پێیە. نەخێر بەس لە دەشەوی ئەخیری ڕەمەزان ئاکرێتەوانێ ئەو ژۆبۆنەی وانگی ڕەمەزانەوە خەڵک بە ڕۆژ بڵین بە ڕۆژوە مەجای نییە بە شەوان زیاترێتە دەروانێ ئەویش لە دەشەوی ئەخیرە. جا بازارەکەش وەکو ساڵان قووەتی نییە چکە معاشەکە حاڵی معاشەکە وایە ساڵ بە ساڵیش تەسەورەکەم لای ئێمە وایە نازانم بازار کزە بێ چکە فەرموو تۆ لەم ساڵێ جارێ لە سێ موچە یەک موچە ئیراوە تاسیری ئێستا ئەم بازارە بەرناکەەوە ساڵان ئێستا وەرە سەیری کەزانە کەسی تایە بازار نازانم وە قووەتی نییە هەمووشی ڕەتی بە معاشەکەەوە هەیە. هاوڵاتیان نیش دڵخۆشن بە کرانەوەی دوکانەکان لە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان و دەڵێن بە ڕۆژ کار و فەرمان هۆکارن وەک پێویست نیان پەرژێتە بازار و خۆیان بۆ جەژن ئامادە بکەن، بەڵام شەوان دەرفەتێکی باش و گونجاوە. بە ڕۆژ ئەنجا بە ڕۆژویشیت و ناتوانیم ئەلە بە شەوە کە باشترە بێت ئارە وەڵای سفادەمانەکرەوە. ئەو پێداویستیانی کەیکردن ئەم شەوانە بۆ جەژنەیانە پێداویستی خۆتانە؟ وەڵا بۆ جەژنە بۆ جەژن بە بۆنی جەژنۆیە. سلێمانی هەمیشە جێگای کۆکردنەوەی هەموو گەشتیاران بۆ لە هەموو وەرزەکان لە هەموو کاتەکاندا ئێستا کە نزیک دەبینەوە لە کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز و لە نزیکبوونەوە لە جەژنی ڕەمەزانە لەوەی کە هەموو دوکانەکان کراوەتەوە کە مەشان بەشانی وڵاتانی جیهانیش کە سلێمانی پێشتروان نەبووە، بەڵام ئێستا ئەوەی خۆشە کە هەمومان هاتوونە ناو بازاڕە گەڕێن و پێداویستەکانی خۆمان دەکڕین لەوەی کە ئێمە ڕۆژانە ئیلتیزامێکی زۆر دەوامیمان هەیە ناتوانین وەکو پێویست شتەکانمان بکڕین، بۆیە شەوانە ئەمە زۆر خۆشە لە ئێستا دوکانەکان کراوەتەوە و دەتوانین پێداویستەکانی خۆمان دابین بکەین لەوەی کە هیچ لە هەموو کوڕێکە نابێت و مانگی ڕەمەزانیش تەواو بوو دەتوانێت کە هەم پێداویستەکانی خۆت هەبێت و پسیدا جەژنەوە جەژن پیرۆزیش لەم لای بکەیت. یەکێکی دیکە لە هۆکارەکانی کردنەوەی دوکانەکان لە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزدا بۆ ماندوێتی هاوڵاتیان دەگەڕێتەوە کاتێک بە تەواوی شەو بێدارن و شەوانی قەدەرزی دوو ڕادەگرن، دواتر بە ڕۆژ کار و ماندوێتی ناچاریان دەکات کەمتر بێنە بازاڕ و خۆیان بۆ هاتنی جەژن ئامادە بکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.